چی دوورە دەستداوە هەموو زەردی پایزێ دەتکوت بوو چێکی بێنازە پەردەزیێ دێڵێ بەزیزێ هەڵە هەورێکی چڵکی ناگرتی سوچێکی ئاسمان گەڵای زەردی دارێک وەری زریان بردی بەرەو نەمان شەپۆلێک موسیقاوی بە سۆزات و ڕابر بە بنجۆمە شوێنێکی بۆ خۆی کردەوە لە ناخی دڵی توێمە هەوا بوو لێڵاو لێڵا گوڵسیز بووە گەڵا زەردا تەنانەت ڕەنجی گۆڕاوێن ئەو بەندەن و شاخ و بەردەیە تەماشای هەر شوێنێ دەکەم ڕەنجی پایزی گرتووە جوانی خۆی لێ شاردوومەوە دزیوی ڕێزی گرتووە ئارام ئارام بە لۆژە لۆژەوە بەرەو ماڵ بوومەوە و نەکەس لە پێشمدا دەڕوە نەکەس یارە بەدوومەوە ناناڕۆ مەلەی دەکەم لە نێو دەریای مەندی خەیاڵ داهێزرا و ڕووگرشتوڕە دڵپڕتا سەمێشک بەتاڵ عقدی سان ڕووپەڕێدڕا لە ڕۆژە ژمێری تەمەنم عقدی سان شەوداتەوە منەروا دوورەوە تەنێمەی خۆدیسان کەوتمە ژێر باڵی ڕەشی شەوگاری تەنیایی یاغ دەبێ ئەو جار بچێژم زەهراوی تاڵی جودایی خۆ دەبێ ئەو جار ڕاو بێرم لە دیوێکی سارد و سڕدا لەگەڵ ئازار دەست لەم لات بێم تا بەیە لە نوێنی شڕدایە دەترسم دەلەرزم لە پەلاماری مۆتەشە دەڕۆم دەترسمێ دەلەرزم لە پەلاماری مۆتەشە و داد لە دەزە و دڵی بەخەم وای لە چنگە و چاوەی بێخە و دوور خاقا یەکم جۆ لێ بوو دەتکوت گولەم پێوە دەنێن چۆن بە ئێوارەی پایز جیوایە پێدەکەنێم
خەیاڵێم بوونە وشان ئەزانی کەس بە دوامەوە دەنجێکی لەرزووە کوونەرێم بە سپای جوابی دامەوەی دەنجێکی لەرزووە کوونەرێم بە سپای جوابی دامەوە وتی هەنوو یەکجار زۆرێن بازرگانی فرمێسک و خێن بەڵێ هەنوو پێدەکەنێن بەسەر بەهاش بەمل بەچێن بەڵێ هەنوو پێدەکەنێن بە من بە تۆ بە هەزارەیەن بەڵێ هەنوو پێدەکەنێن بە من بە تۆ بە هەزارەیەن بەداغی باو کوژراوە بە هەنیسکیەتی و بارەیەن ويلو 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 نمي